ئایا ئەزانیت بەناوبانگترین یاریزانەکانی تۆپی پێ لە ناو هەندێک لە فیلمەکان ڕۆڵیان گێڕاوە؟ ئەمە بەشی یەکەمە کە هەنێک لەو یاریزانانەوە ئەو فیلمانی کە تایە دەرکەوتون نیشانتان دەدەین. من عومەرم لە کورتەکەڵاکێتەوە، با بڕۆین. یەکەم یاریزان زەینەدین زیدان، ئەستێرەی هەڵبژاردەی فەڕەنسا و ڕیاڵ مەدریدی ڕابردوو لە فیلمەکانی گۆڵ بەشی یەکەم The Dream Begin و گۆڵ بەشی دووەم ڕۆڵی بینیوە لە هەمان کاتا فیلمی Asterix at the Olympic Games. دوام یاریزان دەیڤید بێکام، کاپتن و یاریزانی هەڵبژاردەی ئینگلتەرای پێشوو و یاریزانی یانەکانی ڕیاڵ مەدرید و مانچستەر یونایتد و ئەیسی میلان و پاریس سان ژێرمان کە ڕۆڵی بینیوە لە فیلمەکانی King Arthur Legend of the Sword، گۆڵ بەشی یەکەم The Man from Uncle. سێم و کۆتایی یاریزان نەیمار، ئەستێرەی هەڵبژاردەی بەرازیل و یانەکانی بەرشەلۆنە و پاریس سان ژێرمان و ئێستاش یاریزانی هیلالی سعودی دەرکەوتووە لە زنجیرەی زۆر بەناوبانگ مەنی هایست یان لە کاسا دی پاپێل لەگەڵ فیلمی XXX Return to Alexander Cage. پێمان بڵێن سەرسامی یاریکردنی کام یاریزانن و ئایا ئەم زنجیرە و فیلمانەتان بینیوە کە یاریزانەکان تیانە دەرکەوتون؟ بەڵام لە یاد نەگەن لایکیان بڕگێ بکەن و لە هاوڕەکانیشتان شێری بکەن و لایک و فۆڵۆی هەژماریش لە یاد نەکەن. من عومەرم لە کورتەکەڵاکێتەوە، سەلام عەلەیکوم.